لە بەرەبەیانێکی سارد و نزمتر لە سفر پلەی سیلیزی مامۆستایان خۆیان ئامادە کردووە بەرەو شاری هەولێر. چەندین مامۆستا و فەرمانبەر بە پاس و ئۆتۆمبیل بە مەبەستی جێبەجێکردنی داواکاریەکانیان بۆ بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان بۆ شاری هەولێر کەوتنەڕێ. بە شێوەیەکی ئاشتیانە لە سەرجەم شار و شارچکان هەرێمی کوردستان و مامۆستایان و فەرمانبەران ڕوومان کردوتەوە پایتەختی هەرێمی کوردستان چکۆ پێمان وایەوە ئەوێ ناوەندی بڕیارە بەو هیوایی کە ئەوانیش بە شێوەیەکی مەدەنیانە پێشوازی لەم خەڵکە بکەن و ڕێگری دروست نەکەن. دوای بڕینی سەدان کیلۆمەتر مامۆستایانی دەڤەری ڕاپەڕین کۆیە هەڵەبجە چەمچەماڵ لە نزیک دێگەڵەیەکیان گرت و بە کۆمەڵ هەنگاویان نا. جگە لە قەڵەمەکانمان و ناسنامەکەوەی چیترمان پێ نییە بۆیە دەمانەوێت بەڕاستی داواکاری مافەکانمان مزاری لەسەر ناکەین مافی خۆمانە هەتا ئاخر لەحزە ژیانمان ئێمە داکۆکی لەسەر دەکەین و ئەوە دو هەنگاویش نابێ دو هەوڵیش نابێ. زیاتر لە 5 کیلۆمەتر بە پیادا بەرەو یەکەم بارەگای ژێردەسەڵاتی هێزە ئەمنیەکانی هەولێر کەوتنەڕێ. هەر لە یەکەم هەنگاوە هێزێکی زۆری ئەمنی ڕێگەی بە خۆپیشاندەران گرتبوو بەڵام سووربوونی مامۆستایان لە گەشتنیان بە شاری هەولێر نزیکەی 3 بازگەی کاتی دروستکراوی سەر شەقامەکانی هێزە ئەمنیەکانی هەولێری بڕی. تا دوجار گەشت نە بازگەی دێگەڵە و ئەو سنوورەی بەر لە 29 ساڵ بە سنووری نێوان یەکێتی و پارتی ناسرا بوو هەرێمی کوردستانی کردبوو بە 2 ئیدارە. داوای حەق خۆمان دەکەین چ بکەین داخۆ ئێمە نەچەکمان پێ نەیشتمان پێ بەس قەڵەممان پێە هیچ یەکمان یان نازان بۆچی ئەو هەم خۆتان لێناوە قابلێ ئێمە چ نەداعشین نەچەکدارین. ئەو هێزانەی هێنرابوون پێکاتبوون لە زێرەڤانی چالەکە مەدەنیەکان و دژە تیرۆر بە چەکی جۆرا و جۆرەوە ڕوبەڕووی خۆپیشاندەران وەستا بوون. بۆ پاراستنی خاشی کوردستان ئێستا ڕێگرین بۆ لێ بکرێت کە دەسما هەولێر خۆ من دەسما هەولێر قابلێت چ دەکەم چەکی مامۆستا چییە قەڵەمێکە و مامۆستایشی چییە مامۆستا پەروەردە و فێرکردنا ئێستا بڕۆ هەرچی دام و دەستگای ئەو دەوڵەتی هەموو پەروەردە و دەستی مامۆستایە لە جنابتەوە بگرە تا دەگات ئاخری سا دەچم لە بەردەم بارگای UN بارگای نەتەوە یەکگرتووەکان داوای مافی خۆمەکەم کە چەند ساڵە ئەو مافەی کە خوراوە مافەکەم بدەنەوە. خۆپیشاندەران بەردەوامیاندا بە پیادەکەیان وێ ڕایفشاری هێزە جۆرا و جۆرە ئەمنیەکانی هەولێر بەڵام توانیان بازگەکە تێپەڕێنن. بەڵام هەر دوای تێپەڕبوونی چەند خولەکێک هێزەکان دەستیان کرد بە هێرشی هەمە جۆر لە لێدان و بەکارهێنانی گازی فرمێسکڕێژ و دەست بە سەراگرتنی پێداویستەکانی ڕاگەیاندنکاران و بەهۆی سەرپێچی و توندوتیژەکانی ئەو هێزانەشەوە چەندین مامۆستا و ڕاگەیاندنکار بریندار بوون و لیاندرا کە تیمی دەنگی ئەمریکاش بەو هۆیەوە ڕوبەڕووی لێدان بووەوە. دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکان لە کاتێکدایە ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا خۆپیشاندەرانی تۆمەتبار کرد و ڕایگەیاند خۆپیشاندانەکە دەستی دەرەکی و هەرێمی و چەند لایەنێکی تری تێدایە. سنوورکەریم دەنگی ئەمریکا سنووری دێگەڵە.